ئێستاکە پێشکەمێکە دانیشتنێکی کورتمان کرد بۆ ئەوەی جۆرە تەنسیقێک هەبێت لە دانیشتنەکانی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی لەگەل لایەنە عێراقیەکان، چونکە لە کۆتاییدا ئامانج و ئومێدی هەموو لایەنە سیاسیەکان دەبێ بۆ ئەوە بێتن کە دەستکەوتەکانی گەلی کوردستان بپارێزین و دەستکەوتی زیاتریش بەدەستبێنین. ئێمە لە سەرەتاوە وەکو پارتی دیموکراتی کوردستان داوای ئەوەمان کرد کە وەکو یەک شاند بچین بۆ بەغدا و وەکو یەک لیست بەشداری لە هەڵبژارنەکان بکەین پێش دەرچوونی پێش هەڵبژارنەکان، بەڵام بەداخەوە ئەوە نەکرا. ئێستاکەش بەڕای ئێمە ئەوەیە، ڕای ئێمە ئەوەیە کە لایەنە سیاسیەکان بە یەک تیم و بە یەک هەلوێستیان عەلە لەقەل بە هەماهەنگی لەگەل یەکتر دانیشتنەکان بکەن لەگەڵ بەغدا، چونکە لە کۆتاییدا ئامانجەکانمان هەمووی دەبێ یەک بێتن و بۆ ئەوەی بەهێزەوە بتوانین گفتوگۆ لەگەل لایەنە عێراقیەکان بکەین. یەک ریزی ئێمە حتمەن گەرانتی ئەوەیە، گەرانتی دەستکەوتی باشترەوە، گەرانتی پاراستنی مافەکانی گەلی کوردستانە. حتمما ئەو دانیشتنەی ئەمڕۆکە دانیشتنێکی فەرمی نەبووە، دانیشتنێکی تەشاوری بووە، تەنها بۆ ئەوەی ئاگامە لە یەک بێ بزانین چۆن قسە دەکەین لەگەل لایەنەکان، بەڵام دوای ئەوە حتمما لە کوردستان دانیشتنی زیاتر دەبێت لە نێوان پارتی و یەکەتی و لە نێوان لایەنە سیاسیەکانی دیکەش ئومێدەوارین لایەنە سیاسیەکانی دیکەش بەشدار بن بۆ ئەوەی وەکو یەک فەریق لە بەغدا باشترین دانوستان لەگەڵ لایەنەکانی عێراقی بکەین. وڵا بەیانیتان باش، دیارە لە بەغدا گفتوگۆکانی دروستکردنی حکوومەتی نوێی عێراق دەستی پێکردووە و کۆبوونەوەکانیش بە شێوەیەکی گەرموگۆڕ لە نێوان هێزەکانە دەستی پێکردووە. هەرێمی کوردستان پێویستە نوێنەرایەتێکی پڕ لە بە پێی قورسایی خۆی هەبێ ئەم مفاوەزاتانە لەگەڵ لایەنەکاندا پەرە پێ بدا. بە تایبەتی ئێمە کۆمەڵێک مەشاکلی زۆرمان هەیە لەگەڵ بەغدادا تا ئێستاکە چارەسەر نەکراوە. پێویستە بە پێی ئەجیندایەکی کوردانە کە ئەجیندای هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ. ئێمە بین لێرە داکۆچی لە داواکانی خەڵکی کوردستان بکەین کە بریتین لە کۆمەڵێک چارەسەرکردنی کێشەکان و هەندێک مەسائلی تری پەیوەست بە کوردستان. هێزە کوردستانەکان تا زیاتر یەکگرتووتر بن، تا زیاتر یەخیتابتر بن، تا زیاتر بەرنمەیەکی یەکگرتویان هەبێ، ئەتوانن قورسایی خۆیان باشتر بسەپێنن لە بەغدا و بتوانن ببنە ینی تەوازنی نێوان هێزەکان ڕابگرن و بەما بتوانن ئەو داواکاریانەی کە هەمانە بەدەستی بێنین و لە ماوەی داهاتووشدا لەسەر ئەو بەرنمەیە کار بکرێ. بە تایبەتی پەرتەوازەیەکی گەورە لە نێوان هێزە عێراقیەکاندا هەیە. ئەمە ئەگەر ئەگەر کوردی یەکگرتوو بێ بتوانێت ئەم پەرتەوازەیە لانیکە بەرژەوەندی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان کۆتایی پێبێ. شاندی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بوونە و کۆمەڵێک دیداریان کرد ئەنجام داوە. ئەمڕۆ ئێمەش وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووینەتە بەغدا و زنجیرەیەک کۆبوونەوەمان هەیە لەگەڵ سەرۆکلستەکانی عێراقدا. لە کوردستان نیگەرانیەک هەیە کە هێزە کوردستانیەکان بە پەرتەوازەیی مفاوەزاتەکەن لەگەڵ بەغدایە و داواکاری شەقامی کوردی ئەوەیە ئەم هێزانە بە یەکەوە بە یەکگرتووی بستە مفاوەزاتەوە بۆ ئەوەی بتوانن پێگەی کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا بپارێزن. ئەم دانیشتنێکی تەشاوریە بۆ دروستکردنی هەمەهەنگی و تەنسیقکردن لە هەڵوێستەکانمان لە داهاتوودا و ئاگداری یەکتریش بین ئەوان لە کۆبوونەوەکاندا باس چیەکەن و ئێمە چیمانەوێ و بە نەتیجە ئەو بەرنامە سیاسیە کە ئێمە و برادرانی پارتی دیموکراتی کوردستان هێزە کوردستانیەکانی تریش پێویستە گرینگە لەسەر بەرنمەیەکی سیاسی یەکگرتووی کوردستانیانە ڕێک بکەوین و لێرە مفاوەزاتی لەگەڵ لایەنە عێراقیەکاندا پێ بکەین. بە تایبەتی ئەم سەردانانەی ئێستا زیاتر سەردانی ئستیطلاعین بۆی بزانین هەڵوێستی لایەنە عێراقیەکان چییە بۆ شکلی حکوومەت و بەرنامەی حکوومەت لە داهاتوودا. ئەم کۆبوونەوەی بۆ دروستکردنی ئەو تەنسیق و هەماهەنگیە بووە و هیوادارین لە کوردستان
کۆبوونەوەکان بەردەوام بێ و بەرنمەیەکی یەکگرتوو بۆ هەموو هێزە کوردستانیەکان لانی کەم هێزە گەورەکان کە متمانەی خەڵکی کوردستانیان بەدەستهێناوە یەکگرتوو بەو بەرنامە یەکگرتوویە دروست ببێ بۆی بتوانین لەگەڵ لایەنە عێراقیەکاندا مفاوەزات بکەین و نەتیجە مافەکانی خەڵکی کوردستان بپارێزین. پرسیارێکیانەوەی لە کۆتاییدا بەنیاز نین کە شاندێکی هاوبەشی هەموو لایەنە کوردەکان دروستکەن بۆی لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەن. پرسیارێکی دیکە ئەوەیە کە پۆستی سەر کۆمار نابێتە کێشە لە نێوان پارتی و یەکێتی کە ئێستا هەردووتان داوای دەکەن. پرسیارەکەی سەر کۆمار بۆ جەنابتە ئەوەی حیزبەکان بۆ جەناب بکات. ئێمە طبیعی لەگەڵ ئەوەین کە تیمی کوردستان بە یەک ڕیس و بە یەک دەنگ لەگەڵ بەغدا قسە بکاتن ئەو لایەنانەی کە دەیانەوێت لەگەڵ ئەم ڕێگایە بەشدار بن طبیعی هەروەکو کاک برای بەڕێزم کاک خالد باسی کرد پەرتەوازەیەک هەیە لە بەغدا و ئێمە هاتوین بۆ ئەوەی ئستطلاعی وەزعەکە بکەین و دەگەڕینەوە کوردستان ئەو وەختە سەرکردایەتی سیاسی پارتیمان و لایەنەکانی دیکە هەوڵێک یعنی هەیە کە ماڵی کورد هەمووی بە یەک تیمەوە لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەن چونکە وەزعەکە زۆر یعنی ئالۆزە لە بەغدا و چەندین بۆچوون هەیە بۆ تەشکیلەی حکوومەتی نوێ و دەبێت ئێمە بە باشترین شێوە ئەم وەزعە بقۆزینەوە لە خزمەتی خەڵکی کوردستان و ئامانجەکان. ئەم کۆبوونەوەی نەچوونێتە هیچ جۆرە تەفاسیلێکەوە گرینگە لای ئێمە ئەوەیە ئێستاکە هەمەهەنگی دروست بکەین و ئەم هەمەنگیە ڕنگ بداتەوە لە کوردستانیش کۆبوونەوەکانی هێزە کوردستانیەکان بەردەوام بێ و بە بەرنمەیەکی موحەد بینە بەغدا و مفاوەزات لەگەڵ لایەنەکانی تردا بکەین. سەر و کۆمار ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە ئستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمە ئێمە هینمان ئەوەیە بەرنامەمان ئەوەیە هەموو هێزە کوردستانیەکان بینە بەغدا و ئەو پۆستانەی لە بەغدا ژۆریەگرین وەکو استحقاقی کورد بۆ نوێنەرایەتی کورد و بەرنامەی سیاسی ئەوەی بەلای ئێمە گرینگە بەرنامە سیاسیەکان و داخوازەکانی خەڵکی کوردستانە و دواتر پۆستەکان و لەگەڵ ئەوەشدا تا ئێستاکە تەوەجوهات و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێئیمان وایە و هەڵوێستمان وایە کە سەرۆکایەتی کۆمار حسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمە لەگەڵ برادرانی تریشدا دواتر قسە ئەکرێ و ئەمە هێشتا زووە بۆ ئەمینە.